ڕۆژانە بینین کاتێکم ئەو ڕۆژانەی کە موچە دێ بەردەم بانکەکان چ خەرە باڵێخێکی تێدا دروستە بێت و چ فۆزایەک دروستە بێ خەڵک لە سێ و چواری بەیانیەوە دەڕات بۆیە سرە دەگرێت و زۆر جار بەبێ ئەوەی کە موچەکانیان وەربگرن دەگەڕێنەوە ماڵەوە. بەڵام بانکی باواجی کە بانکێکی حکومیە لە قەزای کۆیە دەست پێشخەرێکی زۆر باشی کردو و سیستمێکی نوێی داناوە بۆ بانکەکەیان، ئەویش ئەوەیە کە پەنجەرەی موچە وەرگرتنەکانی زیاتر کردووە. ئەم سیستەما تازە نییە، ئەوان لە ڕەمەزانی ئەم ساڵەوە دەستیان پێکردو لە بەرەوەی خەڵکی بەڕۆژوو بوون کە سەردانی بانکەکەیان دەکرد بۆ ئەوەی کە ڕۆژوانان زۆر نەمێنەوە زۆر ماندوو نەبن. ئەوان سیستەمێکیان زیاد کرد کە پەنجەرەکانیان کرد بە 11 پەنجەرە، بەڵام لە ئەم مانگەوە پەنجەرەکانیان زیاد کردووە بۆ 13 پەنجەرە کە لە ماوەی 5 کاتژمێری کارکردنیانە 3875 کەس دەتوانێت موچەکانیان وەربگرن. ئەمەوە ئەکات کە ئەو مودەتەی کە دانراوە بۆی موچەخۆرا موچەکەی تیا وەربگرن بە شێوەیەکی ئاسایی هەمویان موچەکانیان وەربگرن و لە کاتێک کە دەوام تاوا بێت هیچ کەسێک نەمابێت کە موچەکەی وەرنەگرت بێ. ئەوان دەڵێن ئەمە وەکو هاوکاریەکە بۆ کەسانی کە موچەکانیان دوا کەوتووە و ناکرێت جارێکی تر کاتێک دەگەڕێنەوە بانکەکان بۆی موچەکانیان وەربگرن چەندی کە لەوێ چاوەڕێ بکەن یا بەبێ ئومێدی ئەو ڕۆژە بگەڕێنەوە ماڵەوە و موچەکانیان وەرنەگرن.